براستي او کەیسەی ئێمە وەکو نەخۆشێکی مدمنی لێهاتەوە بەداخەوە. ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال کە ژمارەیان زیاتر لە 100 کەس لە هەڵەبجە و گەرمیان و چەمچەماڵ و سەنگاوە گەیشتە پێش ئەنجومەنی وەزیران و لێرە گرت بوونەتەوە داوای ئەوە دەکەن کە 13 ساڵ یاخود 14 ساڵ زیاترە کە پێناستەیەکیان هەیە تا ئێستا موچیان بۆ نەبراوەتەوە. کێشەکەی ئێوە چییە؟ داوای چی دەکەن؟ سەردەسپاسانەکەم بۆ چاپێکەوتنە ئێمە وەکو ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال تقریبا مدەی 15 ساڵە هەوێمان بۆ کراوە، هەوی زیندانیانی سیاسی ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال و ئەو هەوێتە ئێستا یعنی هیچ ئیشێکی پێ ناکرێت. مەبەستم کاڵێم ئیش وەکو لایانی موچە هەر تەنها هەوەیەکی ڕسمی و خەڵاس لە وەجبەی 9 هەتا وەجبەی 15 بە هیچ شێوەیەک نە ئیمتیازاتیان هەیە، نە منحەیان هەیە، نە موچەیان هەیە، لە هەموو مافێک بێبەشن و لەما تەنانەت مناڵەکانیشیان لە مافی خوێندن بێبەشن کە چەند ساڵە وەجبەکانی 1 تا 8 موچە و منحە و ئیمتیازاتی خۆیانیان هەیە. لەگەڵ زیندانە سیاسەکان تێکەڵ کراون یاخود جیاواز؟ لەگەڵ کۆمەڵێکی زۆر تێکەڵ کراوین کە نزیکی 17,000 هەتا 18,000 کەس یعنی تێکەڵ ئێمە کراوە. بەوەنەی ئەوە یعنی حکومەت بە سابی خۆی ئەڵێ ئێمە توانای ئەو پارە زۆرەمان نییە. لەمان کاتە ئەنجومەنی وەزیران موافقەتی کردو لەسەر ئەو دۆسیانە کە بچێتە سەر بەغا، بەڵام هەڵناسی بەجێبەجێکردنی بڕیارەکە تەنها ئیمزاکردنێکی و خەڵاس و یعنی ئیشەکەی ئەنجام داوە بەڵام جێبەجێی ناکات. لە چەند شوێنەوە هاتوون؟ ئێمە لە کەلار، لە سەنگاو، لە گەرمیان، لە هەورامان، مانتیقەی هەڵەبجە، چەمچەماڵ هاتوین بۆ ئێرە برایان. ژمارەتان زیاتر لە 100 کەس؟ ئێمڕۆ 6 پاساتوین تقریبا 120 بۆ 140 کەس ئەمڕۆ ئامادەبین بەیانی شۆژبەیەکی تریشمانیت بۆ ئێرە تاکەی بەردەوام دەبن هەتاکو بە جێبەجێکردنی داواکاریەکان مەفەکان ئێمە بەردەوامین. ئەمڕۆژ ناڕۆینەوە هەتا حکوومەتی دەسەرخەت نوێنەری ئەنجومەنی وەزیران بە ڕێزێکیان باتناتە ئێرە گەوریان بنوێنێ بۆەوەی ئێمەش لەم زەحمەت و گەرمایە ڕزگارمان بێ بڕۆینەوە. تا ئێستا کەس ناتووە؟ تا ئێستا کەس ناتوە نەخێر، هیچ نوێنەرێکیان تا ئێستا ناتووە. بەداخەوە ئەوە هەموو وەفایەکیانە بۆ کەسوکاری زیندە بە چاڵکراوی ئەنفال، کەسوکاری گراوی ئەنفال لە پای ئەوە خزمەتەکە هەڵەبجە بە دەرەجە 1، ئەنفال بە دەرەجەی 2، هەموو کوردی بە هەموو گیان ناسان سەرقاڵی هەموو وەفا و پیاوەتیەک ئەوە نەتیجەکە بکە ئێستا بەدەستێ ناڵێنین. لە هەڵەبجە هاتووە؟ خۆم لە سەنگاواتم لە سلێمانی سەر چاو ڕێزگار. بەڵێ ئەمەی دەیبینن ینی هەم ژنان هەم پیاوان. کاک محەممەد گەرم فەرمووتە ئێرە نوێنەری ئەو 100 کەسەیە لێرە. کاک محەممەد داوای چی دەکەن تاکەی بەردەوام دەبن؟ سەرتا بەخێر بێن. ئێمە وەکو نوێنەرانی ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال لە هەموو ناوچەکان هاتووینەتە ئێرە. بەڕاستی ئەو کەیسەی ئێمە وەکو نەخۆشێکی مدمنی لێهاتەوە بەداخەوە لە دوای 2011 و یەکلاکردنەوەی کەیسەکانمان دروستکردنی پێناسێکی بێموچە بۆمان دەیان جار و سەدان راپۆرت و دەیان سەردانمان بۆ لایەنی پەیوەندیدار و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەیدان و وەزارەتی دارایی کردووە. کۆتاجا لە 2025 وتیانە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بودجەتان بۆ دابینکابێ بخرێنە سەر بەغداد. بەغدادی یاسایەک نەبوو پشتیوانیمان بکات تا تعدیلی یاساکە کرا لە ساڵی 2025 کە هاوتای موچەکانمان بکرێت سەر بەغداد. لژنەیەک لە بەغدادەوە هاو سەردانی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ وەزارەتی شەیدانە دانیشت ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. ڕێکەوتنەکە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکوەزیران کە ئیمزای لەسەر کردووە. لژنەیەکی پێک هێناوە لژنەکە سەردانی بەغداد بکات کەیسی ئێمە بدرێتە دەستگای زیندان سیاسیەکانی عێراق تا لە بۆجەی 2026 جێ بکرێتەوە. لە ماوەی مانگی ڕابردوودا 2 جار سەردانی بەغدادمان کردووە، سەردانی دەستگای زیندان سیاسیەکانی عێراقمان کردووە. ئێوە ئەتانەوێت چیمان بۆ بکەن؟ ئەوان نەڵێن ئێمە لاریمان نییە لە جێبەجێکردنی یاساکەیە کە تعدیلی یاساکە کراوە، بەڵام چاوەڕێی ئەو کۆنووسین کە لە نێوان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانە کراوە، چاوەڕێین ئەو کۆنووسین کە سەرۆکوەزیران هەرێمی کوردستان ئیمزای کردووە و لەگەڵ لژنەیەکە پێکی بهێنێ و مەلەفەکەت بێنە تەسلیمەی بکات. ئێمە ژاتوین ئەڵێن جەنابی سەرۆکوەزیران لژنەکەت پێت گێناوە بۆچی مەلەفەکەمان نانێری بۆ بەغا؟
چاوەڕێ ئەو وەڵامەی بە شوێنە وەڵامە ئاگەڕین.